بە پێ ڕێکەوتنی دارەی دەوڵەت بۆ پێکەنانی حکوومەتی عراق گەڕاندنەوەی بارەکەەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ پارتە و گەڕانەوەی ئەو پارتە بۆ کەرکووک لە پێشنی کارەکانی سەرۆکوەزیرانی عراق بۆ ئێستاش بڕیاری داوە، بەڵام بڕیارەکەی ئاستەنگی بۆ دروست دەکرێت لەبارەی هۆکارەکانی ئاستەنگ دروستکردن و ڕێگریکردن لە گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەو دۆخەی لە کەرکووکێ گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز حەسەن شێخانی بەرپرسی مەڵبەندی کەرکووکی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە کەرکووک و لەگەڵماندایە بەڕێز حەسەن شێخانی سڵاوتان لەبێ. هەنگەلێک بەخێر هاتنە کوردستان 24. ئایا کێشەی حەشد و لانگرانی چییە؟ هەموو هێزێکی کوردی پارتێکی کوردی لە کەرکووک بێ کێشەیان نییە، بەڵام بە گەڕانەوەی پارتی کێشە دروست دەکەن و ڕێگای سەرەکە هەولێر کەرکووک دەگرن. ئەمانە کێشەیان چییە لەگەڵ گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک؟ سڵاو ڕێزم بۆ هەردوو بەڕێستان و بینەرانی خۆشەویست. کوردستان 24 هەردەم پێشەنگ بووە لە بابەتەکانی و زۆر سوپاسانەکەم. حقیقەت کێشەکە لە نێوان کورد و عەرەب و پێکاتەکان دیکە نییە. ئێمە لێرە خێزانی کەرکووکیەکان تەباین و هەمووان پێکەوە ژین و چەندای ساڵە پەیوەندی باشمانەیە و هەردوو پاردەسەڵات و پارتەکانی دیکەیش ئێمە پەیوەندی باشمان لەگەڵ پێکاتەکانی دیکەیە هەیە. بەڵام ئێمە بچینە ئەسڵی قوڵایی مەسەلەکە. قوڵایی مەسەلەکە لەوە دەستپێکە ئێمە وەکو کورد وەکو سەرکردایەتی کوردستان ڕێکەوتنمان کردووە لەسەر ئەم کابینەی کە کاک محەممەد شەیع سوودانی پێکێناوە دروستی کردەوە. کۆمەڵێ بەڵێنی بە کورداوە، کۆمەڵی ئیتفاقیات کراوە. ئیتفاقیات هەر لەگەڵ ئێمەیان نەکراوە، لەگەڵ سیادە و عەزمە و سونە کراوە، لەگەڵ هەمەهانگی شیعەکانیش کراوە، بەڵێن بە ئەوانش درراوە. بەڵام ئاستەنگ تەنها بۆ گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان یا پارتیگەلی تورکمان یا حزبەکانی دیکەیش نییە. یعنی ئەوان بوجە و موچە ئەو بەڵێنانەی کەوا بە کوردایان و بە سەرکردایەتی کوردستان و پێکاتەی کوردایان لە هەر عێراقا بە هەمووی پاشگەز بنەوە دەیان ئاستەنگیان دروست کرد. خۆبینیمان تی سیناریۆ و شانۆیەکیان پێشکەش کرد بەرامبەر بە کورد، چی نەیار و چی حەقد و کینیان بەرامبەر ئێمە بەرپا کرد بۆ ئەوەی بوجە و موچەی فەرمانبەرانی یا هەرێمی کوردستان بڕون نەینێرن. وەیسەیش ئەبین تاکو ئێستا هەر ڕۆژی بیانیوەک دروستەکەن نایەوێ عێراق بچێتە سەر سکەی ئەوەی بگەینە کەناری ئاشتی و ئارامی و ئەم وڵاتە هاوتەریب لەگەڵ وڵاتەکانی پێشکەوتووە بتوانێت پێشکەوتتر بێ و باشتر بتوانێت ڕۆلی خۆی، ڕۆلی نێون دەوڵەتی، ڕۆلی سیاسی، ڕۆلی ئەوەی هەماهەنگی حتا نێوان وڵاتەکانی دیگەی شابینێ. ئەمە ئەسڵی مەسەلەکەی. ینی ئێمە لە پاڵ حکومەتی عێراقا حکومەتێکی سێبەرمانەیە، لە پاڵی سوپای عێراقیە سوپایکی سێبەرمانەیە، لە پاڵ دەوڵەتی دەستگا ئەمنیەکانە دەستگایکی ئەمنی سێبەرمانەیە. لەبەرەوە ئەوان دیارە حاکمن و ئەوان مساری شتەکانەکەن. ئەنا بێت و بێت سەر بەرنامەکەی محەممەد شەیع سوودانی بکەیت، خۆی ئەڵێ هەموو حزبەکانی کوردستانی و غیری کوردستانیش، یعنی ئەڵێ حق مارسە لە حزاب کوردستانیە و غیری ها، چکەم بەس پارتی دیموکراتی کوردستانیە، پارتیگەلی تورکمانە و حزبی دیکەیش و کەسایی دیکەیە. سوپایەک خەڵکی زۆر ئاوارەیە تا ئیسە نەگەڕاوەوە بۆ شاری کەرکووک، ئەتوانە شاڵتا و چالەکانی خۆیان بکەن بە شێوەیەکی دەستوری و لە 4 پارێزگایە، تەنها بەس کەرکووک نییە، لە نەینەوایە، لە کەرکووکە، لە دیالە، لە سەلاحەدینە و هەبێ هەموو مەقەڕاتی حزبەکان شۆڵ بکرێت بردە بە خاوەنەکانیان لەلایەن ئەڵێ میقیبە لە ئاخرین هەر کەسێ بێت، دەوڵەتە، سوپایە، حەشدە، هەر بابەتێک دێبێ هەر کەسێ بێ داگیری کردووە لەبەرەوە. چکەم ئەگە بێ سەر ئەسڵی پرسیارەکەی خاتون جەناب تەڵێ بۆچیت بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان؟ یەخۆ پارتی لە مووسڵ هەیە و لە بەغدایش هەیە و وەزیری خارجیە پارتیە و دەیان پۆستی هەیە و لە پارێزگەی مووسڵا زۆر لەو پۆستی هەیە. بەڵام لەبەرەوە دید و بۆچینی تێڕوانینی پارتی بۆ کەرکووک جیاوازە، لەبەرەوە کەرەوەی داگیرکەرە سوپاکە داگیری کردووە، بەڕێکەوتن نەبووە و ئێمە ئیتفاقی شنگالمانەیە بۆ ئاساییکردنەوەیە و دەسوورمان ئێمە دەسوور حاکمە لە وڵاتە، خۆ نابێ هەر کەسی هەڵزێ و جادە بگرێ و کۆڵان بگرێ. خۆی ئێمە کوردی شەتوانین جادەی سلێمانی بگرین و بڵێن تا ئەوان چۆڵی نەکەن ئێمە چۆڵی ناکەین. باشە ئەمە ئەوواکرێت، ینی ئایا دەوڵەتداری و حکمڕانی و ئاوا ئەبێت ئەڕات، ینی لەبەرەوە ناکرێت. ئێمە لەبەرەوە موقفمان بەهێزە، ئێمە اتفاقێکی دەولیمان کردووە و ئیسە نەتەوەی گورتوەکان پاڵپشتی داواکاریکێنی ئەمە کردەوە وەکو کیانێکی دەستوری هەرێمی کوردستان هەیە، داواکاریەکانی دەستورین، دەرەوەی دەستوری میژمان داوا نەکردووە و ئێمە قەتیسکردنی داواکاریەکانی کورد لە بوجە و موچە و بارگایەکانی ئێمە خاوەن دۆزێکین، خاوەن قەزیەکین، لە بارگایەکە حەسی ناکەین و تەنانەت لە حزبێکیشە حەسی ناکەن، نە ئاڵای
نە پارتیە نە یەکێتیە نە بزوتنەوەیە نە ئاڵای هەمومانە وابێ هەما پێکەوە هەڵیکەین هۆما پێکەوە لەم شارە سەربەرز بین وە کورد داوای پێکەوە ژیانی کردو لەم شارەوە ئەڵێ تەمسیلی ئیداری و سەربازی و ئەمنی و هەمە ئەبێ کوردی ژۆڵی تیا بێ ئەمە قوربانیمان داوە 4 ساڵ لەگەڵ ئەگەر پێشمەرگە نەبوایە و کورد نەبوایە لەم شارە نووسی کەروەک و مووسڵ و دیالە و ئەنبار و تکریتۆوانەوە بەڕاستی بەس ئەوانە دیار لە بیریان کردووە ناموسی ئەوان و عەرزی ئەوان پێشمەرگە پاراسی بەڵامی ساهاتەوە بەیانی وەڵام مەقەڕێک شتێوا بێ ئەسەن چارەسەری ئەو مەقەڕ زۆر ئاسانە ئەوەنە ئەرزەیە ئەوەنە شوێنی ئەتوانین چارەسەری بکەین بەڵام نەک بەو شێوازە بە هەڕەشەوە بە گوڕەشەوانەیە مە دەسوورمانەیە و ڕێکەوتنمان لەگەڵ کابینەکەی محەممەد شەیع سوودانی کردووە وەرە کاک محەممەد شەیع سوودانی ڕێکەوتنەکە جێبەجێ بکە. بەڵێ بەڕێز حەسەن شێخانی پێتان وانە یەک دەنگی و کۆدەنگیەک لە نێولانە سیاسیەکانی کورد لە کەرکووک نییە سەبارەت بەم هەڵوێستی ئێستا لە بەرامبەر پارتێکی سیاسی کوردی ئاکرێ؟ حقیقت یانی ئەم بەڕاستی ئەمە کێشەی پارتی نیە ئەمە کێشەی کووردە ئەمڕۆ ڕیزبەندیان یەکەم کەس پارتیان هاتە سەرسیرە و بەرامبەری وەستاونە خۆتەنا پارتیەک مەقەڕی نییە وەکو لە هەواڵەکانی 44 بارگای ئەگەڕێتەوە بۆی وابێ لەم شارە دروستیان کا بێ هەموو ڕۆژێک ئەم بەزمە دروست بێ بەرامبەری نە ئەما بێ ئەم چارەسەری ئەم کێشەی ڕشکەیەوە بکرێت وابێ حزبە کوردستانیەکان هەڵوێستانە بێ وابێ سبە یا دووسبێ هەموو حزبە کوردستانیەکان کۆبوونەوەی بکەین بەیاننامەی دەرکەین بڵێن داواکارین لە کابینەکەی محەممەد شەیع سوودانی ئەو ڕێکەوتنامەی وا لەگەڵ قیادەی کوردیا کروتە وەرە جێبەجێ بکە ئێمە داواکاریەکەمان داواکاری دەستوری یاساییە جگەل دەستوری یاسا مادەی جێبەجێکردنی مادەی 100 لەگەڵ 2007 بکرایە کە آخر مۆڵەت بوو ئێستا ئەم کێشانە دروست نابوو ئەوە خۆیان کێشیان بۆ کورد خۆیان کێشیان بۆ کەرک دروست کردووە ئەنا کێشەی کەرک ئینشەڵا زوو یەکلایی بۆ تۆ ئیمڕۆ بە یاسیبە هەر یەکلایی بێتەوە و ئێمە وەکو سەرکردایەتی کورد ئەمە 30 ساڵان ناو خەباتە ئەحمەد حەسەن بەکوور و پێش عەبدسەلام عارف و عەبدوڕەحمان عارف و کورد عەبدولکەریم قاسم و سەدام و کێوە بەڕێ کرد ئەمەیشە بەڕێ کرد ئەمیش تەواو بێ نەفەسمان درێژە زۆر لەمە سەختتر و ناڕەحەتترمان بینی. باشە هێژای حەسەن شێخانی ئایا بچی ئەو سپای جەنابێ هەوەژێ گوت سپایەکی سێبەرە حکوومەتێکە سێبەرە پارتی بە تایبەتی کوی بەشێکە ji pêkhenerê vê hikûmeta niha ya Mihemed Şîa Sûdanî û çendîn rêkeftin îmzakirine bû pêkînana vê hikûmetê çawa dikarîtin digal van hemû sêberan îdareyê biket؟ گەورەترین کێشە خاتون ینی هەموو بینەران ینی دۆخی عێراق خۆتان زانین سەبەرە و گۆڕانکاریەک ڕیشکەیەک ینی دۆخی ناوچەکە بەگشتی ئەبیستین ینی کەوا ئەم دۆخاوە بەردەوام نابێت لەبەرەوەی ئەبێ دەسەڵاتی عێراق و سیادە و سەروەری عێراق بگەڕێتەوە سەر بۆ سەرۆکی کۆمار و بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و غەری دیکە نەتوانێت دەستکاری و بەڵێ سەر بکاتە هەموو ڕێکەوتنێک و هەموو شتێکا خۆی حاکم بێ لەم وڵاتە لەبەرەوە ئێمە ئەڵێن ئەبێ وڵاتەکە حاکم بێ و جێبەجێکردن دەستور بێ و سەر و کۆمار ڕۆی خۆڵ ببینێ و وەزیرەکانمان ڕۆڵی خۆیان لە بەغا بینین لەبەرەوە ئەم کێشانەمان کێشەیەکە من چەند جاروتومان کێشەی عێراق هەمووی بەغدایە وەکو دڵی وایە چۆن جەسەی مرۆڤ ئەگە دڵ چاک بێ هەموو جەسەکە هەموو جەسە باشە ئەگە بەغدا عەقڵێتی بەغدا باشە بۆ ئیدارەدانی کێشەکان و بتوانێ ئەم ئەزنی چۆن خەلیەتی ئەزمە دروست چارەسەری ئەم قەیرانە بکە ئەگە عێراق باش و بەغدا باش هەموو عێراق باشە بەغدا خراپی ئەوە دۆخەکەی بینی لەبەرەوە ئەمە لاوازی بەغدا بینی ئەمە ئەبێ سەرکردایەتی کوردستان ئێمە زیاتر ڕووی دەمان بکەنە سەر بەغدا بڵێن ئەوە بۆ نهاتنە ڕێکەوتنەکان ئەوە بۆ لێرە کورد لەسەر قەزەی خاورخورما و فیتەرەکانمان لە لای گەراج سلێمانی 30 نەفەریان کرد لەبەرەوە جادەکەیان کردبوو زۆر عەزیەتیانەدا ئەی باشە بۆمانە ئەوە سەرپشکراون و دەعمەکرێنەوەوانە ئەمە جێگەی پرسیار نییە کوردیش بیکە لە سەرۆک ئەنجومەنی وەزیران و وەزیر دیفاع و وەزیر ناخۆوانە بۆ نایانە سەر خەدەم کێشاوە چارەسەر ئەزان چی کارەسای دروست بووە دەیان خەڵکی زەرورمەند بووە ینی خەڵکانێکی زۆر لەسەر ئەمە ڕێگەیەکی نێودەوڵەتیە ئەوها 4 نەفەر بێ پێش وەڵای ئەمە ئەلحەمدولیلا لەم کەرکووکە نزگەی 700 دەنگمانەیە نەک 50 ئەمە دۆست ئەتوانین وە ڕۆژێ 40-50 کەس کۆکەین و سەرجادەکان مزاهرە بکەونە بەڵام ئێمە لەبەرەوەی کورد مووقفی بەقوەتە و ئێمە بە دەستور و یاسا قساکەین ئێمە پەنا نابینە بەر ئەوانە ئێمە ڕوودەمانەکەینە بەغا و لە بەغا کێشەکان چارەسەرەکەین ئیمڕۆ بیاسبەی بێ ئەم کێشانە چارەسەر هێژای حەسەن بوو لەژبەر کورتیا دەمیژی ینی کورد بە بەردەوامی بەحسە دەستور و یاسای و ڕێیەن یاسایی بکەتن و حەز ناکەت پێشێلکاریا بکەتن و ئاڵوزیا بکەت دروست بکەتن
بەڵام ئەم دناف عێراقەکێدا نەکو هیچ اعترافێ بە دەستور و یاسایە ناکەن ئەوات هێتە گوتن تنێ کوشتنا دەمی نییە؟ ئێمە نابێ چکەم ئێمە لەبەرەوەی لە هەر چوار پارچەی کوردستانە باشترین دەستور نووسرابێ بۆ کورد ئەم دەستوری عێراقەتانی و مافی زۆر زۆری تایە چەسپیوە هە لە کیانی هەرێمی کوردستان و لەو مافانەی لە سەرۆکایەتی کۆمار و لە پشمان لە وزارەت و لەو ناو سوپای عێراق و ئەم ناشە داڕەکان لەبەرەوە بە مادەی 140 چارەسەر بکرێ قەت باسی ئەو ناکەین بڵێن دەستور لاوازە و دەستوری ئەمڕۆ بەیاسەبێ بێت دەستورە بەجێبەجێکرێ و ئالاتی گۆڕینی مادەکانی دەست زۆر زۆر قورسە و مادەی 140 کە مادەی ئەسی مادەی 50 لەگەڵ مادەی 53 کە پەیوەستە بە ناوچە کشت و کاڵەکان و ئەرە زراعیەکانەوە بەی شێوانەیە دەستکاری بکرێگەر لە مادەی 143 باسێکە چی ئالێتێ بۆ گۆڕانی دەستورە بێ لەبەرەوە ئێمە بێ هەر باسی دەستور و باسی یاسا بکەین خەڵکانی هەن لە دەرەوەی سنووری عێراق و لە ناوەی سنووری عێراق و لە پێکاتەکان دیکە ئەیانەوێ یعنی ئەو دۆستایەتیمان لەگەڵ پێکاتەی شیعیا بۆ لەبەر هاوخەبات بووینە چەندی ساڵ ینی هاوسەنگەر بووینە لەگەڵ بەدر لەگەڵ پێکاتەکانی دیکە لەگەڵ قیادەکانی ئالی حەکیم و ئالی سەدر و ئانە لەبەرەوە سەرکردایەتی کورد ناوی ئەو پەیوەندیە بدۆڕێنێ لەبەرەوە خەڵکێکی دیکە ئەوێ کورد و شیعە بدات بەگژیەکە لەبەرەوە خۆگۆک و قووەتی هەڵسن و بەرامبەر بە کورد و شیعە هەڵستنەوە لەبەر ئێمە هەر پەیوەستین بە دەستورەوە هەر پەیوەستین بۆ ڕێککەوتنانەی کە کوردومانە و تا ئەو کاتەی جێبەجێکرێ و نەفەسمان درێژە و نەفەسی کوردی و سەرکردایەتی کوردە درێژ بووە سەبرمانە بێ ئەم کێشیشە چارەسەر بێ ئیمڕۆ یاسبەی و بۆ مەسەلەی ئەو مەقەڕە بە ئەو بارەگایە حەقەت ینی ئێمە کوردەتوانین دەست پێخەر بکات دیارەیەکی جەنابی ڕێزدار کاک مەسعود بەرزانی ئەو بارەگایە ئەکەینە موزەخانەیەک ئەیکەینە ناوەندێکی ڕۆشنبیری دەیان شوێنی دیکە هەیە ئەتوانین بارەگای گەورەتی لێ دروست بکرێ ئەوە کەی کێشەیانی کورد ئێمە 150 ئەرزی کوردستان لەو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ئەوانە تێشوویسە لەسەر ئەو بارەگای ماوەتەوە نە داواکاری کورد زۆر زۆر لەوە گەورەترە ئێمە دۆز خاوەن قەزێکین خاوەن دۆزێکین خاوەن دەستورین و ئەبی ئەوانە جێبەجێ بکرێت لە مەقڕێکا کە بای 1000 مەتر یا 2000 مەترە ئێمە حتا تەنەت لە بوجە موچەیشە کێشەمان نییە ئێمە بێ مادەی 140 جێبەجێ کرێ 150 ئەرازی کوردستان بگرێتەوە ناوچە دابڕەکان بگرێتە جێگەی خۆی قەزەکەمان زۆر زۆر گەورەیە قەتیسی ناکەین لە بارەگایەکە ئەگەر 1000 مەتری باشتێکەوە لە شکۆی کوردیش هەر بم بارەگەکانتانەوە بارەگا و تەنها بارەگای پارتی نییە بارەگای یەکێتیشە و بارەگای بزوتنەوەی و بارگای کۆمەڵی شۆبەراگە هەموو حزبەکانی دیکەیە هەموو حزبەکان دیکەم یەک بارەگامانەیە بارەگای ئەوان بارەگای ئەمە بارگای ئەمە بارەگەوانشە ئەبێ هەمومان پێکەوە کۆبنەوە بکەین و بەیاننامەیە دەربکەین بەلاغی کۆتایی دەرکرد دوای کۆبنەوەکە داوا بکەین کەوە ئەم بارەگایانە یاساکە جێبەجێ بکرێ ئەو ڕێککەوتانەی کەوا لەگەڵ بەغدایە کوردمانە ڕێکوپێکی وەکو خۆی کراوە جێبەجێ بکرێ. بەڕێز حەسەن شێخانی بەرپرسی مەڵبەندی کەرکووکی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە کەرکووک و لەگەڵماندا سپاس بۆ بەڕێز. گەلێک سپاس.